سڵاو هاوریانی خۆشەویست من ناوم سوورەیە لە ئەمریکا لەدایک بووم خەڵکی ئەمریکان بەڵام لە کوردستان گەورە بووم وەکو ئێوازانن ئەم ساڵ موندیال لە وڵاتی ئەمریکایە مێکسیک و کانەدایە منیش لەگەڵ ڕوودا بە سپۆنسەری مونلاین ئەچم بۆ لای چەندانە لە یاریەکان و لەگەڵ فانەکان قسە بکەم سێری یاریەکە ئەکەین و ئەچینە ناو شارەکە یعنی ئێستا هاتم بۆ لای دانێک لە گەورەترین شارەکانی ئەم زەویە شاری مێکسیک پەیتەختی وڵاتی مەکسیک بۆ یەکەم یاریەکەی موندیاڵی 2026 بەرنمەیەکی زۆر خۆش و تایبەتە بێ بەخێر بن بۆ سوورە لە موندیاڵ. هاوریان سێری کە ئێستا ها فانەکانی مێکسیک هاوریان ئێوەش بێ بزانن کە من بۆ 3 ساڵ لە مێکسیک ژیاوم یعنی من ئیسپانیە زانم و دڵم زۆر خۆشە کە لێرەم دووبارە مە یەکەم جارمە کە هاتم بۆ مێکسیک بە ماوەی 9 ساڵ زیاتر. پێت وایە ئەم ساڵ کیە موندیاڵە باتەوە؟ باشە زۆر کەس دەڵێن فەڕەنسا و ئیسپانیا بەڵام پێم وایە پورتوگال کریستیانۆ ڕۆناڵدۆ دەبێت دانەیەک بباتەوە. باشە من ڕەنگە پشتگیری پۆرتوگال بکەم لەبەر کریستیانۆ. ئەها تۆ حەز لە کریستیانۆوە؟ دەبیەوە کە تەواو بوو لاتۆ میسی باشترە گەڵتاکەم خۆشە بێت ئەگەر ئەویش دانیەکە بێتەوە. ڕەنگە ئیسپانیاش. بەڵێ ئیسپانیاش. ئەی ئەمریکا بڕۆ بۆ ئەمریکا. پێت وایە کیە بەڕاستی موندیاڵ دەباتەوە؟ بەداخەوە پێم وانییە مەکسیک بێت ڕەنگە ئەرجەنتین بێت دەکرێت پورتوگال بێت چونکە پێم وایە هەبوونی کەسێکی وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ یان مێسی گرنگە و پێم وایە ئەوە دوایین مۆندیال دەبێت بۆ ئەوان. بەرازیل یان ئینگلتەرا. پێت وایە موندیاڵ ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە؟ دەگەڕێتەوە ماڵەوە. ئێستاش دەتوانین لێدانی سزا جێبەجێ بکەین. من حەزم لە کریستیانۆ ڕۆناڵدۆیە بۆیە پورتوگال. پێت وایە پۆرتوگال دەباتەوە؟ بەڵام ڕەنگە کۆلۆمبیا و دواتر پورتوگال. بەڵێ جوانە. ئەوەی کە حەز دەکەم بیباتەوە لە مۆندیال بەرازیل و ئیسپانیا. ئەی خوایە پێم وایە 3 بژاردەم هەیە ئینگلتەرا پورتوگال یان ئیسپانیا. واو ئەرجەنتین نییە؟ نا جارێکیکانە؟ نانە. باشە باش. ئەی تۆ حەز لە کەم یاریزانە هەیە؟ ئۆچۆوە. بەڵێ وەتا ئەو یاریزانێکی کلاسیکیە ئەو لەگەڵ میسی و ڕۆناڵدۆ لە 6ەم موندیاڵە. لویس دیاز. باشە مۆرا خەڵکی تیخوانایە. برایان ئۆرمیگا. ڤینی جونیۆر کاسیمێرۆ یاریزانە باشەکانی بەرازیلن. بێگومان چاودێری هالان دەکەم ڕەنگە ئەو پێڵاوی زێڕین بباتەوە من وای دەبینم. بڕای تۆ کام یاریزانی فەڕەنسیا باشترینە؟ پێم وایە دێزیرێ دوێ یاریزانێکی زۆر باشە کەمێک بەکەم گیراوە بەڵام زۆر باش لە مۆندیال یاری دەکات. بەڵام تۆ زۆر حەزت لە تۆپی پێ نییە؟ نا هیچ شتێک لەو بارەیەوە نازانم. هیچ شتێک دەربارەی نازانی؟ نا سەرەکیەکان دەناسم لەبەر خۆشەویستە کۆنەکەم و تەنیا ئەوەندە. لەبەر خۆشەویستی کۆنەکەت؟ بەڵێ. ئەو لە پشتی کێ بوو؟ کریستیانۆ یان میسی؟ نا ئەوەی دیکە کوڕە بەرازیلیەکە. نەیمار؟ بەڵێ. باشە ئێستا زانیمان سڵاو بۆ خۆشەویستی کۆنەکەت. بڕای تۆ کام یاریزانی فەڕەنسیا باشترینە؟ دەمەوێت بزانم بۆچی ئێمباپێ ئەوەندە بەناو بانگە پێویستە بزانم بۆچی. کورە ئەو لە تەمانی 19 ساڵ موندیال بردیا. بەڵێ بەڵام ئەو پێوەست بە هەڵبژاردەکەەوە بوو بەڵام من نازانم ئەو چی کردووە لە تۆپی پێدا. ئێستا هەموو فانەکانی ڕێال تووڕابن. بە کوردی قسەم کردووە تۆ زمانی کوردیە ناسیت؟ ئەوە ئاڵەکەیە کە پێمە ئەوە ئاڵی کوردستانە. جوانە. من لە کوردستان گەورە بووم ئەم بەرنامەیە بۆ کوردستانە جا زۆر بێ کورد ژنووری ڕێاڵن بۆیە تووڕابن. تۆ خۆت شتێکی خراپت دەربارەی مباپێ. داوای لێبوردن دەکەم با بزانم بۆچی ئەوە گرینگە داوای لێبوردن لە هەمووتان دەکەم. زانین ئەگەر کوردێک هەیە لێرە ئێوە خەڵکی ئێرانن؟ بەڵێ ئێران. چ بەشێکی ئێران؟ باکووری ئێران. کوردستان ناسی؟ من لە سلەیمانی ژیاوم. سلەیمانی بۆ ماوەی 7 ساڵ. بەڕاست؟ 7 ساڵ لە سلێمانی. بەڵێ هەوریان یاری فیفاکە لێرە سێریکە وچیەوە ئەڵێ کافتریای کوردستانە. هەوریان گاڵتە ناکەم لێرە لە مێکسیک ئەوان کولا خۆن کولا وەکو دباگ گراسهاپر لێرە بە ناوی چاپولینس سێریکە هەوریان بۆ من زۆر خۆشە بەڵام تێگەم ئەگەر ئێوەون شتێکی زۆر ناخۆشە. هەوریان ئەوە چییەوە؟ ئەوە باشترین یاریزانی دووگۆڵیە بۆ هەموو مێژووی دووگۆڵی هەر بژی کاکیجانەوە تاوەتە ئەم پیاوە لە ڕۆناڵدۆ باشترە دەجار لە ڕۆناڵدۆ باشترە. هاوریان ئێستش گەشتینە کام وڵاتی ئەمریکا ماڵی خۆم
با سێریکەین بزانین چییە بەخێرن بۆ ئەمریکا هەوریان ئەوە تا Great, gracias, thank you. هەوریان گاڵتە ناکەم من خەڵکی ئەمریکام نازانم ئەم شتانە چییە خۆ نازانم چییە یا ئەوە ئەمریکا نییە هەوریان زۆر سەیرە بە ئیسپانی قساکەم باقلەواکرم زۆر جیاوازەوە بەقڵەوە لە موندیال لە مێکسیک خۆشە بەڵام وەکو کوردستان خۆش نییە هەوریان سەری ئەوە بکامە خواردنێکی زۆر بەناوبەنگە لە مێکسیک تاکۆز ئەو گۆشتەش سەری مانگایە سەری مانە واو بەتامیکەین بەیانیتان باش هاوریان ئێستا لە دەرەوەی ستادیومی ئاستیەکەم لێرە لە پایتەختی وڵاتی مێکسیک ئێستا دوایی 2 ساعتی تر یاریەکە دەست پێیەکە مێکسیک لە دژی باشووری ئەفریقا بزانین بێگومان من لە پشتی مێکسیکم من لێرە ژیام ئێستش لە وڵاتی مێکسیکم بزانین تیپی مێکسیکە بن بە براوەری ئەم یاریە هەربژی ئەها هاوریان ئێستا تا سەگەکانیش هەمویان لە پشتی تیپی مێکسیکن با بڕۆین مێکسیک ئێڵا زیاتر لە 100,000 کەس لە دەرەوەن لە کۆڵانی ئەم شاری مێکسیکن و خۆپشاندانەکەن مامۆستەکان ئەڵێن ئێمە معاشمان نییە تەلەبەکان ئەڵێن ئێمە مەکتەبمان نییە هەمویان تووڕەبوون لەگەڵ حکوومەتی مێکسیک منیش وتم کورە مامۆستەکان خۆپشاندانەکەن لێرە لەگەڵ تەلەبەکان ئەنی وابزانم کەسمان نییە لە مەکتەب ئێستا مەکتەبەکە هەمووی چۆڵە هاوریان لێرە لە مێکسیک دانێک لە بەناوبانگترین خواردنەکانی مێکسیکی ئەمەیە چوروس هاوریان ئەوە نەخۆشە زۆر هاوریان ئێستا لێرەین ئەم ریزە هەمویان ئەچنە ناو فان زۆنەکە لەوێ هەمویان پێکەوە لە ناو پارکێک سێری یاریەکەکەن بەڵام تەنها شوێنیان هەیە بۆ نزیکی 60,000 کەس یعنی ئەمە هەموو ریزەکەیە هەموو کەس ئەیانەوێ سێری یاریەکە بکەن لە ناو پارکە ئێمەش هەوڵێن بچنە ناوە بەڵام وابزانم زیاتر لە 60,000 کەسمان هەیە لە دەرەوە ئێستا هەمویان شێت بوون ئەم خەڵکەنە زۆر وڵاتی خۆیان خۆشیانەوێ هاوریان ئێرەش لە مێکسیک لە موندیاڵی 2026 هێشتا بینی کوردستانەکەم هەربژی کورد و کوردستان باشە هەوریان ئێستش گەشتینە ئەم پارکە زیاتر لە 50,000 کەسمان هەیە لێرە کە سەری ئەم یاریەکەن لەسەر ئەو سکرینە و هەوریان دڵنیام ئەگەر مێکسیک گۆڵکەن 50,000 کەس شێتە بەر لەم شوێنە Metade de mi corazón es mexicano y metade brasileña porque soy casado con una mexicana desde 86, entonces puedo decir que soy mexicano también. ¡Viva México! ¡Arriba México! ¡Arriba México! Muchas gracias, hermano. وتی ئەو خەڵکی برازیلە بەڵام دڵی ئەو مێکسیکیە چونکە ژنی ئەو مێکسیکیە زۆر جوانە. وتیان ئەتوانین ڕسم بگرین لەگەڵ تۆ ئەوە سوورەیەک و ڕەشەیەک وتیان ئەتوانین ڕسم بگرین؟ Sure. سوورەیەک وەک من نەیان بینی لە مێکسیک. ئەڵێ لە کوردستانم نازانم هەموویان سێلفیەگرن لەگەڵ من. خەڵکی کوێیت؟ خەڵکی فەڕەنسا ئەمڕۆ پشتگیری کێ دەکەن؟ مەکسیک ژمارە یەکە. مەکسیک 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 بێگومان چونکە ئێمە بەشێکین لە کەشەکە شێتانە دەبێت ئەگەر ئەمڕۆ ئێمە بیبینەوە پێشبینی چییە بۆ ئەنجامەکە؟ 3-1 3-1 بۆ مێکسیک؟ بەڵێ ئێ باشە سپاس دوای یاریەکە ئەبینین ئەگەر ڕاست بووی پێم وایە 2-1 دەبێت بۆ مەکسیک 2-1 بۆ مەکسیک بەڵێ 3-2 بۆ مەکسیک 2-0 بۆ مێکسیک؟ ئێ باشە با بزانین 4-2 3-2 3-1 ئێ باشە دوای یاریەکە بزانین کێ ڕاست بووە بژی مێکسیک
ئەمە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنە بۆ ڕوودا و کەناڵێکی گەورە لە کوردستان من لە کوردستان گەورە بووم و بە کوردی قساکەم بەرنمەکە لەبارەی جەمی جیهانیە ئێمە چینە 12 یاری بۆیە هاتینە مێکسیک زۆر جوانە. تا ئێستا ناوی گەلی کوردت بیستووە؟ بەڵێ بیستومە کوردستانی ئازاد. ئەتەوێ فێربیت چۆن ئەوە بڵێ بە کوردی؟ بژی کوردستان بژی کوردستان هەر بژی ئەها ئەمریکیەک فێر بووە. ئەمە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنە بۆ میدیای کوردی کە بە ناوی ڕووداوە ئەتوانیت لە ئینتەرنێتەوە سێری بکەیت. خواوی سامێ ئەوە بە کوردی قسم کردووە هاوریان هەمویان فێر بوون دەربارەی کوردستان هەر بژی. زۆر خەڵکی کوردستان هەیە لە فەڕەنسا تا ئێستا ناوی گەلی کورد ناسیوە؟ بەڵێ بیستومە. من لە کوردستان گەورە بووم هیچ پەیامت بۆ گەلی کورد هەیە؟ دەزانم ڕووبەڕووی چی دەبنەوە لە تورکیا هەروەها لە ئێران و لە سووریاش پشتگیریەکی گەورە بۆ گەلی کوردستان. ئەتوانی بڵێ بژی کوردستان. هاوریان ئەمڕۆ لە مکسیکم بۆ یەکەم یاریەکەی موندیاڵی 2026 بەڵام یەک پرسیارم هەیە بۆ خەڵکی مکسیک کوردستانە ناسن یان نا با بڕۆین. بەزانی ئەم ئاڵای چییە؟ سەنیگال؟ نە وڵاتی ئەفریقی نییە. سەنیگال نییە؟ نوێنەرێکی گەورەی هەیە لە سوید. ئەم ئاڵایە کوێیە؟ سەنیگال نییە. سوورینام؟ نە سوورینام نییە. ئێرانە؟ ئۆه بەڵام زۆر لەوەیە نزیکە. عێراق نییە؟ نا بەڵام ئەوەش زۆر نزیکە. باش شتێکت پێ بڵێن ڕۆژەڵاتی ناوەڕاست. عمان؟ نا ئەوە نییە؟ زۆر نزیکە؟ باشووری ئەفریقا؟ نا ڕاستیەکەی زیاتر لە میلیۆنێک کەس لەم گەلە لە لەندەن هەیە. وابزانم ستانێکی پێوەیە. بەڵێ ستان. ئەفغانستان تاجیکستان. نا بەڵام ئەوە ڕێک زۆر لە ئاڵاکەوە نزیکە. دڵنیام ستانی تێدایە. ئەمە ئاڵای کوردستانە. گەلی کوردناسی؟ بەڵێ زۆر لە ستاکۆڵم هەیە. بەڵێ زۆرن. هەوڵێکی باش بوو هەوریان. سەنگال زۆر نزیکە. هەمووان تێکەڵێکن. سپاس هەوریان. ئەوە ئاڵای کوردستانە. تا ئێستا ناوی کوردستانی بیستووە؟ نا تاوەکو ئێستا نەمبیستووە. ئەوە تا کوردستان ناسیت. ئەها نەموێت قورسە؟ چەند نایابە بەخێر بێن. سپاس بەڵێ بژی مەکسیک. بژی مەکسیک. ئەوە ئەڵای کوردستانە. ناوی کوردستانە بیستووە؟ نا ئێستا زانیت خۆشحاڵ بووم براکەم. منیش خۆشحاڵ بووم بە دیدارت. کێرگیزستان؟ کوردستان؟ گەلی کوردناسیت؟ کورد بەڵێ. د کورد لە تەنیشت تورکیایە. بەڵێ. ناوەکەی نزیکە لە کێرگیزستان. زۆر کەس تێکەڵەکەن. یاریەکە دەست پێکە. هاوریانی خۆشەویست مکسیک بوون بە براوەری یەکەم یاری ئەم موندیاڵی 2026 هەر بژی مکسیک با بڕۆین لەگەڵ خەڵک دانس بکەین و قسە بکەین بزانین هەموو کەس دڵخۆشن یان نا شتێکی زۆر چاک بووە ئەو یاریە. هاوریان بۆ ببینن بارانە بارەیە بەڵام هەموو کەس هەستە لە دەرەوەن ئەچیمە ناوەڕاستەکەی شاری مکسیک و لەوێ ئەڵین بڕی بژی مکسیک برمانەوە 2-0 یاڵا. Safe part of the road? Would we die like this?